وەک بە شێڵبژاردننی مەڵبەندی سێ هەولێر هەڵساین بە ئەنجامدانی وەڕکشۆپێک بۆ تەواوی ئەندامانی سنووری مەڵبەندی سێ هەولێر و ئەندامانی مەڵبەند و هاو ئاستەکانیان و ئەندام مەکتەب و سەرکردایەتەکان بۆ دانانی پلانێکی تۆکمە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەتیایدا ئەم وەڕکشۆپە دابەشی چەند گروپێک کراوە گروپاتەکان زۆربەی هەر زۆری بەشەکانی پلانەکە لە خۆی دەگرێت کە بۆ هەڵبژاردن پێویستن بۆیە ئەمە پێش وەختا ڕۆژنووسی پلانێکمان ئامادە کرد بوو. ئێمە لەسەر داواکاری مەڵبەندی سێ کۆمەڵی ئیسلامی سەرپەرشتی لیژنێکمان کرد بۆ ڕێخستنی ئەم وەرکشۆپە کە تێیدا دەمانوێت ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی سێ هەولێر بەشداری بکەن لە دانانی پلانێک بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ئەوان بە پێشنیارەکانی خۆیان بە بیرۆکەکانی خۆیان بەشدار بن سوکە لە کۆتاییدا ئەوان زێبەجێکارن ئەوان لە نێو خەڵکو جەماوەرن بەشداری پێکردنی کادیرەکان یەکێکە لە بنەماکانی کۆمەڵی ئیسلامی هە لە سەرەتاوە و ئومێد دەکەین ئێمە لەم وەرکشۆپە ڕێو شوێنەشی زۆر باشدا بنین بۆ ئەوەی بە سەرکەوتوانە بچینە ناو پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بێگومان پرۆسێکی زۆر گرنگە بۆ کۆمەڵی ئیسلامی زۆر هەستیارە کۆمەڵی ئیسلامی دەبێ بوونی خۆی تۆختر بکاتەوە لە نێو کۆمەڵگەی کوردەواری و ئێستا هەرێمی کوردستان پێویستی بە سەرکردە و کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی هەیە بۆی لەم قۆناغا سەختە بیپەڕێنەوە هەر ئەمەش ئەبێتە پاڵنەرێکی باش بۆ کادیرانی کۆمەڵی ئیسلامی کە بە گەرم و گوڕێکی زۆرەوە بەشداری ئەم هەڵبژاردنە بکەن.